بودەمێ چەندین ساڵانە حکوومەتە هەرێما کوردستانê dest bi pinartina naftê kiriye û rojane bi hezaran bermîlên naftê viredkete ji derveyê welatî. Her wesa rêjeka gaza siruştî jî li kêlgehên Qadir Kerem bû berhemînana Karebê û pêtiviyên hewlatiyan berhem tînît. Endamekê Perlemanê Kurdistanê dibêjît berhemînana gazê berev zêdebûnê daye û eger wekî girêbestên naftê lê bihêt piraniya dahatê wê dê bû kompanya çît. غازی سروشتی لە ئێسادا تەنیا کێڵگە بەرهەمی هەیە لە کوردستانە قادر کەرەم بەڵهەمی زۆرە ئەمیش بەشێکی بۆ کارەبا بەکارێت بەشێکشی بۆ ناوخۆ بەکارێت بەڵام قۆناغ بە قۆناغ بەرهەمیم غازە زیادەکە بە دڵنیاییەوە دوو لێکەوتەی هەیە یەکەمیان لێکەوتەی اقتصادی ئەگەر وەکو گرێبەستەکانی نەوتی لێبێ زیاتر خزمەتە بێ بۆ کۆمپانیاکان لێکەوتەیەکی تریان لێکەوتەی سیاسیە عێراق ئێستا پێویستی بە غازە لە دەرەوە غازێنێ ئەستەمە عێراق قبوڵی کە غازی هەرێمی کوردستان بڕواتە تورکیا و عێراق ئەزمەی غازی هەبێ و ئەردۆغان بۆ نمونە بڵێ غازە بینە هەموو ماڵێک و عێراق کێشەی غازی هەبێت ئەمە بە مەترسیە شکێتەوە بۆیە ئەگەر ستراتیژ و بەرنامەیەکی اقتصادی سیاسی بۆ دۆسەی غاز نەبێت غاز هەرێمی کوردستان تووشی گرفت دەکات. علی حەمە ساڵح بۆ دەستگەهێ میدیایê Badînan ڕاگەهاند niha rojane 440 milyon pêsêcayên gaza siruştî li herêmê berhem dihên. Da ku hemî wêzgehên Karebê kar pê bikin, herêm pêtivî 700 milyon pêsêcayên gaza siruştiye. Lê êsada rojane 440 milyon pêsêca gaz بۆ wêzgekانی berhemênanî Kareba çê 305 milyonî bebê beramberdanî gaz deyda 135 milyonî be pareyê firoşete hikûmet. بۆ ئەوەی هەموو وێزگەکانی کارەبا ئیشکەن 440 میلیۆنەکە بێتە 700 میلیۆن واتە نزیکەی دوو هێندە زیاد ببێ دوو هێندە کەمتر دوای ئەوە ئەتوانێ هەناردەی دەرەکەی بە دڵنیاییەوە ئەگەر پلانیشی بۆ دانێن چۆن سەریع من تا 2020 ناتوانێت. Li dawiyê jî vî endamê Perlemanê Kurdistanê got jî hêj giriftek berdem hikûmetê nemaye ku neşêt mûçeyê fermanberan pê bidetin. Bahayê naftê gelek giran bûye di bazarên cîhanê da. Lêptinê nedatperwerî û gendelî sedemên serekî ne bûnedana mûçê fermanberan. گرفتێ نەماوە بۆ ئەوەی موچە نەدرێ ینی ئێستا حکوومەت هێرێمی کوردستان بچووکترین بیانووی بەدەستەوە نییە بۆ ئەوەی موچە بدات جگەل لە نادادی و گەندەڵی نرخی نەوت زۆر زیاد بووە تەنیا بەو لە ساڵ چلوویەکەی سەرۆکی حکوومەت خۆی باس کرد شتیتر ناڵێ بەو لە ساڵ چلوویەکە توان کێشەی موچە چارەسەر کرد. Digel berhemînana naftê û firûtuna wê li herêma Kurdistanê û hetanû ke herêm ketiye li berdehan qeyranên aborî û bûye sedemê bêzarbûna hewlatiyan û xirabbûna astê jiyana wan ya rojane. Beyar Amedî, Dezgehê Mîdyayê Badînan, Duhok.